هۆی لێهاتوویەوە بە زیرەک بانگیان کردووە، ناسناوی بولبولی کوردستانیان پێبەخشیوە، دەربەدەری هیچ کات بەرۆکی بەر نەداوە، یەکێک لە دیارترین هونەرمەندانی سەدەی ڕابردوو، بە یەکێک لە کاریگەرترین هونەرمەندانی مێژووی میوزیکی کوردی هەژمار دەکرێت. حەسەن زیرەک. یا غالب هاوار دڕوانێ تابۆرێ هانێ سەیدی کاکەجەن هاوار لەو مەزرای ساهۆڵانێ. سەرەڕایی پایە بڵندی، بەڵام هێشتا کاریە و تۆ لەسەر ژیان و بەرامەکانی نەکراون. بۆیە زۆر لایەنی شاراوەی ئەم کارەکتەرە دیارەی نێ و دنیای میوزیک و گۆڕانی کوردی ڕابەن نەکراوە و تا ئێستا لە ڕەهەندێکی زانستی و لۆژیکی و مێژووی میوزیکەوە لێکدانەوە بۆ ئەو باس و خواسانە نەکراوە کە دەربارەی ئەو لە بەرنامە تەلەڤیزیۆنی و رادیۆییەکاندا بەتایبەت لە ساڵ یادەکانیدا باس دەکرێن. دەستمەدەن یاران لە دەردم توانە حەمە لێکۆڵەر لە بواری موزیک دەڵێت. تا ئێستا مێژوویەکی ڕوونی میوزیکی نەتەوەی کورد نەنووسراوەتەوە. هێشتا بەڵگەکان لاستی زارەکیدان و بە نووسراوەیی ماونەتەوە. ئەم لێکۆڵەرە کوردە جەخت لەوە دەکاتەوە. زیرەک با پێچەوانی هەندێک بۆچوون تەنیا گۆڕانی بێژ نەبووە، بۆیە سێ لایەنی شاراوەی ئەم هونەرمەندە دەخاتە ڕوو. لایەنی یەکەم، زیرەک تەنها گۆڕانی بێژێک نەبوو، بەڵکو ژەنیاری ئامێرێکی میوزیکیش بوو. توێژەری دیاری کورد محەممەد حەمەباقی لە بەڵگە فیلمێکدا بەناوی گەرویەکی ناوازە کە کەناڵی کورسات بەرهەمی هێناوە باس لەوە دەکات ئەو حەسەن زیرەک لە زیندانەکانی سلەیمانی باقووبە کەرکووک پێکەوە بوون. لە ساتی دەستگیرکردنیدا زیرەک ئامێرێکی عودی پێبووە. بۆچی حەسەن زیرەک بەردەوام ئاهەنگی تازە و گۆرانی تازە و ئاوازی تازی هەبوو. حەسەن زیرەک عودژەن بوو، ئەیزانی عود بژانێت، لەبەرەوە عودەکەشی لەگەڵ خۆیان گیرا بوو وەک کەرەسەکانی ئەو مرۆڤەکە گیرێ. زۆر هەوڵی دەدا ئەو گۆڕانیانەی دەیان چڕێت لە ڕووی هونەریەوە ساز و لەبار بێت. ئەگەر دەمزانی بسمانی بڵبوویڵ هەرگیز نەمدام کرد وەڵڵی کەری ناباندی. زیرەک بەشێکی توانا دەنگیەکانی و ئاستی گۆرانی چڕینی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژەنیار بووە و ئاشنای لایەنە میوزیکەکان بووە، وەک دەڵێن ئامێری دەفیشی لێداوە. لایەنی دووهەم کە توانە حەمە باسی لێوە دەکات ڕۆڵی ژن لە ژیانی هونەری زیرەکدایە. ئەو مریەمە ئایمێنە دەیزانم بەردی بۆ بکێشم بەگیانم هێشتا منەتە بەشانم ئای مریەمە من مریەم چاوزوان مریەم بۆ کاری مریەم. زیرەک وەک شێوەکارێکیش بووە، ئاشکرایە زیرەک کەسێکی عاشق و گیرۆدەی جوانی ژن بووە، بۆیە لە ماوەی ژیانیدا چەندین جار هاوسەرگیری کردووە. بەشێکیان پەیوەستە بەوەی کە کەسایەتی زیرەک بە جۆرێک بووە لە شوێنێک جێگیر نەبووە، هەر بۆیە لەگەڵ هاوژینەکانیدا نەماوەتەوە. لێکۆڵەرانی بواری میوزیک دەڵێن ئەگەر ژن لە گۆڕانیەکانی زیرەک دەربهێنیت ئەو پانتایە فراوانەی نێو گۆڕانی کوردی خاڵی دەبوو کە لە میوزیکی کوردیدا پڕی کردوێتەوە. گەنەکەمە سێورەی گەشتکام گوڵی کێوی سوورە وەک کوڵمی و ئاڵە وەک لێوی کەم ڕەشی ئەگات بە ڕەشی چاوی. لەسەر بوردەی ژیانیدا دەگەڕنەوە. حەسەن زیرەک لە ساتی خۆشخوانی و وتنی گۆرانیدا ئەگەر ژنان و کچان لە دووری شەوە لێوەی دیار بووایە خۆشتر و باشتر گۆرانی وتووە، بۆیە چەندین جار لەسەر ئەوە تووشی لێدان و ئازار بۆتەوە. هەر بۆیە دەبینین زۆرێک لە گۆرانیەکانی سەربوردەی ئازارەکانی خۆی و ئەشقە
لە زمانی گۆرانیەوە دەیانگەڕێتەوە. وەڵگە لەو دنیایەدا حاصڵ بایا مێرادم چەند جەفام لە دوودەی کێشا قیبەت ڕەنج بابادم چ بکەم نیمە چارە دڵ عەشقە و بریندارە کەس شێگنا بەم لەو شارە یاری کۆمە و لێم بزارە کەس ناناسم لەو شارە یاری کۆمە و لێم بزارە. هونەرمەندی کۆچکردو جەمال جەلال دەڵێت بڕیارێکی تایبەتی سیاسی لە دەسەڵاتی ئەو سەردەمەی بەغداوە دەرکرا کە ئیدی پێویستە سەرجەم گۆرانیە کوردیەکان وەربگێڕدرێتە سەر زمانی عەرەبی و سانسۆر بکرێت. لەم بڕیارەدا حەسەن زیرەک تووشی گرفت بوو چونکە ئەو بە شێوەی خۆبەخۆ گوتن گۆرانی دەچڕی لە هەمان کاتدا خوێندەواریشی نەبوو. هونەرمەند جەمال جەلال دەشڵێت زیرەک داوای لە من کرد لەو بڕیارە بیبەخشن بەڵام پێم وتووە ناتوانم ئەوە بکەم چونکە بڕیاری سەر و خۆمە بۆیە زیرەک گوتی ڕێگە چارە ئەوەیە سەرەتا گۆرانیەکان تۆمار دەکەم و پاشان تۆ گۆرانیەکانم بۆ بنووسەرەوە و دواتر ئەگەر گرفتی تێدا بوو بڵاوی مەکەنەوە. بە چەند ڕۆژێک دوای ئەو بڕیارە حەسەن زیرەک لە کاتی تۆمارکردندا کاغزێکی بەدەستەوە بوو لە کاتی گۆرانی وتندا زوو زوو تەماشای دەکرد بۆیە گومانی لێکرا و راپۆرتی لێدرا بەوەی حەسەن زیرەک ڕاست ناکات کە دەڵێت خوێندەواریم نییە. جەمال جەلال لە درێژەی گەڕانەوەکەیدا دەڵێت لێکۆڵینەوە لەگەڵ زیرەکدا کرا بەڵام ئەو لە لێکۆڵینەوەکاندا بەشەرمەوە کاغزەکەی پیشان داین کە بینیمان نووسین و هۆندراوەی گۆرانیەکەی نەبوو بەڵکو وێنەی ژنێکی بە قەڵەم ڕەساس کێشا بوو زۆر جوان وێنەکەی کێشا بوو. کاتێک لێمان پرسی کێ ئەم وێنەی کێشاوە زیرەک لە وەڵامدا وتی خۆم کێشاومە. لایەنی سێەمیش کە لێکۆلەری بواری میوزیک قسەی لەسەر دەکات ستەمکردن و سڕینەوەی ئەرشیبی بەرهەمەکانی لەلایەن هونەرمەندانی ئەو ڕۆژگارەوە بۆچی. ئاشکرایە زیرەک لە سەردەمی خۆیدا گوێگرێکی بێژوماری لە ئیسگەکانی کوردی بەغداد و کرماشان و تاران هەبووە. هەر ئەمە زۆر جارمایی ئیرەی هونەرمەندانی سەردەمی خۆی بووە. لەوانەیە ئەو چیرۆکانە دروستکراوی هەوادارانی بێت و ڕاست نەبن بەڵام کەمال ڕەوف نووسەر و بێژەر لە ئێسگەی کوردی بەغداد ناسراو بە بابی لالۆ باس لەوە دەکات بەرهەمەکانی حەسەن زیرەک لەلایەن هونەرمەندێکی کورد لە بەغداد سڕاونەتەوە. دەرەنجامی ئەم سێلایەنە ئەشێت ئەم چیرۆکانە بۆ هەندێک کەس و توێژەر جێی بایەخ نەبن بەڵام ئەگەر بڕوانینە ژیان نامەی زۆرینەی میۆزیسیانان و گەورە بیرمەندانی مێژووی گەرانی گیان گەرچی دەربارەی ژیانیان زۆر ورد و زانستیانە نووسراوە بەڵام هێشتا بەردەوامن لە لێکۆڵینەوە و گەڕان بە دوای زانیاری نوێ لەبارەی ژیانیانەوە.